سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز بە خۆشحاڵی و پرۆگرامەکەمان بەردەوامە بەڵێ کاکەمیل فەرمووتوانی بەڵام پرسیار ئەو پرسیارە جەناب دەربارەی ئەوەی کەەوە ڕەخنەگرتن قبوڵ نییە یاخود سەرکوتی ئەو نووسەر و ئەوانەی کە ڕوانگەی تایبەتی خۆیانەوە کاک عەلیشی شارەی هەر پێ کرد من پێم وایە لە کوردستانە ئەو زمانەی بەکارە چەند جارێکی کە جوابزانام لە وتاری کەشانووسی و کە ئەو زمانەی بەکارێت بۆ قسەکردن لەسەر حاڵەتی دینی و بە تایبەتی لەسەر ئیسلام زمانێکی زمانی بەحث نییە زمانی توێژینەوە نییە ینی بە بڕیار ئێمە زانین مەناهیجی بەحث و مەناهیجی دیراسات و ئەوانە ئەوەیە کە بەکەرەستە و بە ئامرازی مەکادیمی و عیلمی تایبەتی خۆیەوە و ئەو منهجانش کەوا قسەیەکە لەسەر حاڵەتێک ئەبێ لەگەڵ طبیعەتی و حاڵەتەشا بگونجێ یعنی ئینسیجامێک هەبێ لە نێوان منهجەکە و لە نێوان ئەو شتێک کە تۆ قسەی لەگەڵاکەی بەڵام تۆ کە بە بڕیاری پێشوەخت و بە ئینفعال و بە مهاتەرات و بە تەشیر و بە زمانێکی زبرەوە دێ قسە لەسەر حاڵەتێکی هەستیاری کۆمەڵگەیەکەی کە ئێمە بمانەوە نەمانوێت دین ڕیشەدارە لە بەناخی کۆمەڵگەی کوردی و هەموو کۆمەڵگەکانی هەموو کۆمەڵگە مسلمانەکانە ینی قسەکردن لەسەر کایەکی هەستیار و حاڵەتێکی هەستیار بە زمانێکی زبر کاردانەوەی زبری لێەکەوێتەوە ینی مەسەلەن ئەوەی کە ئیشارەی بە کاک مەلابەختیار کاک مەلابەختیار دیە باز لەوەیە کە ئیسلام بە هاتووە عەرەب و عەگاڵ و نازام حشتر و چی ئیسلامیان فەرز کردو کاکەمە زمانی قسەی ڕۆشنبیر نییە مە زمانی قسەی ئەکادیمی و خەڵکی بەرپرسیش نییە کە ئەو بەیەکێکە لە بەرپرسانی وڵاتە ئەمە زمانی ئیستیهزا و گاڵتەکردنە ینی ئەگاڵێکی عەرەبی و جامانەیەکی کوردی بەلای منەوە هیچ فەرقی نییە من پەڕۆیەکم بەسەرەوەی ئەوش پەڕۆیەکی بەسەرەوەی ئەگەر پەڕۆکەی ئەو خراپەوەی میشەر خراپە ینی وەک بەشێکە لە کولتوری خۆی و بە ئیستیهزا و گاڵتەکردنەوە باز لە حاڵەتێکی دینی ئەکا کە گاڵتە بیر و باوەڕی میلەتەکەی خۆیەکە کاکە زۆرینەی خەڵکی کوردستان بەوانەشە کە ئیلتیزامێکی دینیە زۆرینەی ئەوانەشی کە ئیلتیزامی دینیان نییە مەسەلەی دین ڕۆچووە بەهاناویانە و حاڵەتێکی ویژدانی و عاتفی بۆ دروست کردن تۆ دی لەگەڵ ئەم حاڵەتە ویژدانی و عاتفیا بەو زمانە قسەکەی ئەمە نەزمانی بەحسە نەزمانی ئەوەیە ئەمە یەک دووهەمینیشی ئێمە زۆربەی ئەو بەحوسانەی کە ئەیخوێنینەوە بەناو بەحوسانەی کە ئەیخوێنینەوە هەندێک کەس من نامێت ناوی بەرەم معنی لێکدانەوەی سەرپێیانەیە لێکدانەوەی زاهریە ینی بەحوسی علمی ئەوەیە کە تۆ بڕۆی حاڵەتە زاهریەکە بخوێنیتەوە بۆی بگەی بە حاڵەتە ناوەکیەکان لق و چڵۆپۆ اینجا لە حاڵەتی جوزئیەوە ئەچی بۆ حاڵەتی کولی لە کولیەوە ئەچی بۆ جوزئی منهەجێک بۆ خۆ دیاریکەی قسەی لەسەر بکەی ینی ئەمە مەناهیجی دیراساتمان هێشتمانێ بەڵام ئەمانە نازانی بخیتە چ خانەیەک تا ئەوەندە ڕاستە ئەم قسانی مامۆستا کە ڕاستە ئێمە کەس لەگەڵ مهاتەراتانە کەس لە قسەی زبرا بەس من وازانم سێ جۆر نووسین و بیرڕامان هەیە یەکەم بەحسی علمی کە مافی هەموو نووسەرێکە لە ئەکادیمیا بێ لە دەروی ئەکادیمیا بێ نووسەرێکی جدی بێ بەحسی علمی خۆی بکات لە هەر بگات بە هەر دەرەنجامێ بە هەر کەرەستەیەک بیکە یعنی بەسەر بە هەر مەنهەجێتێکیش بیکە یعنی نووسەرێک مافی هەیە بە مەنهەجێتێکی غەربی دراسە لەسەر دینکەیە بە مەنهەجێتێکی شەرقیە مەنهەجێتێکی دینی مافی خۆیەتی مەنهەجێتێک بەکاربێنێ نووسینێک بەکاربێنێ تێزێک بەرهەم بێنێ ئەمە لە ڕووی بەحسی علمی و مافی هەموو نووسەرێک مافی هەموو ئەکادیمی بەڵێ هەڵبەتە زۆر کەمین قۆناغێکی ترمان هەیە لە نووسین و دەربڕین کە بیرروڕایە یعنی ئەکرێ کەسێک منهەجێتێکیش بەکارێن بەڵام بیرروڕای خۆی دەربڕێت سەبارەت بە دیاردەیەک سەبارەت بە فکرێک سەبارەت بە ئاینێک بیرروڕای خۆی دەربڕێت تا ئەو ئاستەی کە نەگاتە قۆناغی دواتر کە باسیەکەن باس سوکایەتی یعنی سوکایەتی قۆناغێکی ترە لە دەربڕین بەڵام نە لە یاسا جێ بێتەوە نە لە بەحسی علمیە جێ بێتەوە وازانم سوکایەتی نە هیچ ئاینێک نە هیچ مەزهەبێک نە هیچ لێکۆڵەرێکی جددی و نە هیچ ڕوتێکیش قبوڵیەکە هیچ کە سوکایەتی تەنان لە ئاستی تا کەسیە قبول ناکات بەسم لە سوکایەتەکە ئەوەی مامۆستا باسیەکە کە بڵین کەسێک بەحسی قبول ناکە یا کەسێک بیرروڕای کەسێکی تر قبول ناکە ئایا لە کۆڕابێ ئایا لە نووسینیا بێ کە تۆ قبولی ناکەی ئەتوانی ڕەتی بیتەوە ئستیزاکە چارەی چییە بەس ئیجازە بە من ئستیزاکە هەرەوەی بە وەڵامێتەوە ئستیزاکە یاسا بگرە بەر هەبێت تۆش بە ئستیزای کامیل بارمەتی خۆی ینی یەکێک لە کێشەکانی ئیسلامی لە کوردستان ئەوەیە کە تا ئەم دقەیە پێناسەیەکی سوکایەتی ناکە ئایا سوکاتیکردن بە ئاین چییە و کامانن ئەو شتانەی کە ئاشنەخانەی سوکاتی و کامانن ئەو شتانە کە ئاشنەخانەی بیرڕادەبرن بۆ نمونە با گریمانی ئەوە بکەین کەسێکی بێ ئاین ڕێی خۆی لەسەر ئاین دەڵێ باوەڕی پێی نییە بەڵام ئایا باوەڕنەبوونی ئەو ئەچێت ئەو بیرڕا تعبیری خۆی ئەچێتە خانەی سوکاتی و یان سوکاتی جوێن و با بڵێن کاریکاتۆر و کۆمەڵە
قسەی تند ئەگرێتەوە کە ئەمە ڕەنگە کەس قبولی نەبێ نەک هەر ئینسانێکی ئاسایی ناو کۆمەڵگاش بەرامبەر بە هیچ کەس و هیچ دینێکیش قابلی قبول نییە پێتوانیە پێناسەنەکردنی ئەم چەمکە زمینەی ئەوەی خۆش کردووە کە هەموو جیاوازیەک لەگەڵ دینە هەموو خلافێک لەگەڵ فکری دینیە بە سوکاتی لە قەڵم بدرێ و لە منبەری مزگەوتەکانەوە باس بکرێ من وا نازانم هەمووی ئەوانە بە سوکایەتی لە قەڵم درابێ ینی برادێکە من حەز ناکەم ناوی بەرم چەند ساڵێکە شتە نووسێ و زۆربەی شتەکانیشی زۆر هەندێکی لەوانەی من خوێنومەتە سوکایەتی شتیایە کەس ناوی نەبردووە کەس باسیشی نەکردو کەس ڕەخنەشی وا نازانم کەسیش ڕەخنەی لێگرتی بێ ئەلم ماوەیە لە کەلار مەلایەک ڕەخنەیەکی گرتووە ینی من ئەسەر لێرە حەزەکەم ئەو ڕاست حقیقەتە بسەلمێنم کەوا بە سەلماندنیش کە هەندێک لەو برادرانەی کەواشت لەسەر دینە نووسن بەڕاستی بۆ شوهرەت و خۆ دەرخستنوانە چونکە حاڵەتێکی هەستیارە علاقەی بە ویژدان و باوەڕی میلەتەکەی خۆیەوە هەیە و خەڵک تەقبولی ناکە و کاردانەوە هەیە ئەوێ لەم ڕێگەیەوە خۆ ینی تەماشاکەی تەنها مەلایەک شتی لەسەر نووسیەوە کە من لە کۆمنتێکی فەیسبوک شانوسی برادەر ئەم کاک فڵان ئەم حاڵەتی تۆ تەنها مەلایە قسەی کردێت کە ئەوەنە گەورەی مەکەن بەڵام ئەبینی ئێسا بڕۆ ئەتەرنێت بکەرەوە سایتەکەیتەوە فەیسبوکەکەیتەوە لە دەیان لە 20 بە وێنەیەکی خۆیەوە دوای ئەوە کە خۆی دەسی خستە ناو ئیشەکەەوە زۆر گەورەی کرد خەڵکی کەی بروژان ئەژینا لە سەرتاوە تەنها مەلایەک بۆ قسەی لەسەرکە ئێستا تەماشاکەی لە هەموو شوێنەکە بوێنێکی خۆیەوە ئەوە پاڵپشتی و ئەوە نازانم کەمپین بۆ پشتیوانی با بە کەمپین پشتیوانی چی قسەیەک شتێک کراوە خۆمە بەڵام لەم لایشەوە حاڵەتێکی کەمان هەیە کە من لەگەڵ یانیم لێرەوە مەسەلەن ئەو بەرنامەی نالیا ئەو بەرنامەی نالیا من لە سەدا ئەگەر سەدیش نەبێت لە سەدا هەشتای من بە بەرنامێکی سەرکەوتوی زانم و بەرنامێکی چاکیشە لەبەرەوەی کەوە یەکەم بەرنامەکە ناوەرۆکی بەرنامەکە ئەوەیەکەوە لایەنی بەرامبەرە هێنێ بە ئارزوی خۆی قسەیەکە و تێڕوانینی خۆی ئەدا و بەرنام خودی ئامادەکاری بەرنامەکەش کاگامانجێکیە ئەو شتانە ئەهێنێ کە لەسەر ڕووپەری ڕۆژنامەکان یا خۆی معمولە لە ناو خەڵکە قسەی لەسەرەکی ئەوانەیە نێ و ئیسلامیەک و مسلمانێک و خەڵکی پسپۆڕەهێنێ کە قسە لەسەر ئەوە بکە ئەمە شتێکە من لەگەڵ ئەوانانیم کەوا ڕەخنیان لە ئەو بەنامەیە گرتووە ئەو برادێش کاگامانج نمونێکی باشش باس بکەین کەمەیان نمونەی باشە لەبەرەوە ناوێنم من لێدوانەکانیشم گوێبیستی بووم لە کەناڵەکانە لە نالیا لەوانە ینی حەستێکی بەرپرسیارانەمە خوێندەوە لە قسەکانیا تەقبولی ڕەخنەی خەڵکی کرد وتی ئەمانە بە هەند وەرەگرم و سوودی لێ ئەبینم ئەمە جێگای قبوڵە بەڕاستی کاک ئامەد عەفو بە ئەمان شتێگەیشتم ینی من لێرەوە دەستخۆشیشی لێ ئەەکەم و بەڵام یەک شتی تایە ئێمە زۆر جار لە ئالی ئەوانەمان کە بە نێت پاکانە شتەڵێن یا شتە نووسین و برادرانی کە لەسەر دین شتە نووسن میکانیزم و ئالەتی نووسینەکەیان ئوسلوبی نووسینەکەیان ئەیان با بەهەڵا ئەو بەرنامەیەکێکە لەوانە کاک عەلی ببوورە کاک عەلی کاکەمیل باس لەوە کە ئەوەی کە لەسەر ئاین دەنووسێت بە زمانی ئیستیزا و تون دەنووسێت و زمانەکەی زمانێکی علمی نیە بۆیە ڕەت ئەدرێتەوە بەڵێ من هەر ئەسمۆستەرەوەی کەوتم نووسینێگەیە جددیە لێکۆڵینەوەی بەحسە ئەمە لە ئەکا لە ئاستی ئەکادیمیا نووسری لە دەروی ئەکادیمیاش نووسری نووسری جددیی نووسن ئەمە هەیە و واقعە نووسینێکترمان هەیە دەربڕێکترمان هەیە نووسینێکترمان هەیە بیر و ڕایەوە باسم کرد مەرج نییە ڕێبازێکی دیاریکرا و ڕەچاوکان مەرج نییە لێکۆڵەر بێ ئەکرێ کەسێکی ئاسایش بێ لەسەر دین لەسەر هەر شتێ بیر و ڕای خۆی دەربڕێ وەک لەسەر سیاست دەریە بڕێ وەک لەسەر سەر کۆما دەریە بڕێ وەک هەموو کەسێ مافیەوەی هەیە بیر و ڕای خۆی دەربڕە بڵێ من ئەم سەر کۆمارم پێ باش نییە بۆ نمونە ئەمە سوکایەتی نییە کەسێکیش بێ بڵێ من دینی ئیسلام پێ باش نییە ئەمەش سوکایەتی نییە کاتێ بڵێ بۆ نمونە دین ئیسلام پێ باش نییە یا فڵان کەسم پێ باش نییە بەڵام ئەگەر بێت و شێوازی جنێو بەکاربێنێ شێوازی ئیستێزا بەکاربێنێ سوکایەتیە باش ئێمە بەرامبەر ئەمانە چی بکەین کامیل من کاردانەوەکان بەرامبەر بەوانە بووە سەدان کەس لە کۆمەڵگەی ئێمە یا سەدان نووسەر بەردەوام شتە نووسە لەسەر ئیسلام تا ئێستا قسە لەسەر چەند کەسێکی دیاری کراوە ینی قسە لەسەر هەمووی نەکراوەتەکە بوو بە دیاردەیەک هەر کەسێ وتی ئیسلام و تۆ ڕەدودایەوە بۆ شێوازەی کە نێگاتیفە ئەوە تۆ توانی بڵێ ئیسلام بە بیر و ڕاجیاوازی قبول نیە بەڵام ئەو قبول نەکردنە تەنها بەرامبەر کاکە من ئەوم قبول نییە تۆ بڵێ ئاگاڵات و کوردستانی داژی ئەمە لە چ شوێنێکی نە خیتابی ڕۆشنبیریە نە خیتابی ئەکادیمیا جێی نابێت تۆ کاتێم قسە قبول نییە ئەمە چی بکەین قبول بێ نا تۆ شتی خۆ فەرز مەکە بەسەر منە ئێستێزا یەک شتی هەیە ئەویشەوەی بێ یاسای بەرامبەر بگری ئەبێ یاسای بەرامبەر بگری ئێمە بەرامبەر لێکۆڵینەوە بێ لێکۆڵینەوە داوای لەسەر قەیتکە عەرەب چونکە گاڵتەی بە عەگاڵیەوە ئێمە بێ بەرامبەر بە لێکۆڵینەوە بنووسین بەرامبەر بیر و ڕا مافی خۆیەتی ئەکرێتۆش بە بیر و ڕا ڕەتی بیتەوە بەرامبەر بە سوکایەتی ئەبێ یاسا بگرینە بەر
یعنی بەرامبەر بە کەسێک بیرڕای خۆی دەرەبڕیا کەسێک لێ کۆڵنەوەکە ناکرێ ئەمە دەستکن بە کەمپین و لە مزگەوتەکانە باس کرێ و تقریری لەسەر بکرێ و ئەکرێ کەسێک بەحسێکی کرد و تۆژوەرە بەحسێ بکە بە مۆدیل هەر ئیسلامیەکان بەکاری ناخۆ ئیسلامیەکان توێەوە هەموو شتەکان کورتەکەنەوە بەستەنا لە ئیسلامیەکان ئەمڕۆ هەموو شتێکە کرێت کەمپینێکی لەسەر دروستە بێ کەمپین لە ناو خودی ئیسلامیەکانەوە تا ئێستا پێشتر باسمان کرد ئیسلامی لەگەڵ ئیسلام کەمپین لەسەر ئیسلامی ناکرێت کەمپین دژی نووسینێک بکرێ ناکرێت کەمپین دژی کەسێک ئازادی خۆ کوشتنی پشتگیری لەوە ینی نووسین بەرامبەر بە نووسین وەرە کەسێک بەحسێکی کردووەرە تۆش بەحسێ بکە کاکی ئیسلامی کەسێک بیرڕایکی دەربڕیەوە تۆش بڵێ ئەم بیرڕایە باش نیە و بە فڵان بەڵگە و فڵان بەڵگە بەڵام کەسێک سوکایەتەکە بەرامبەری چیە بەرامبەر یا بە یاسایەک لای کاتەوە ناکرێت کەسێک سوکایەتیەکە سوکایەتە کەمپین دژ بکرێ و لە مزگەوتەکانە باز بکرێ و بە ناڕاستە و خۆڕ تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئیسلامیەکان بەردەوام شێوازێک لە ئامادەسازی بکەن بۆ هێرشکردنە سەر کەسێکی دیاریکراوە یا بۆ دروستکردنی جەوێکی تونوتیشی نووسین بەرامبەری بە نووسین ڕادەربڕین ئەکرێت توش ڕادەربڕی و بە بەڵگە ڕاتیکەیتەوە کەسێکی استێزاکە سوکایەتیەکە یاسا بەرامبەرێتی یا ئەبێ یاسایەک لای کاتەوە ئەگینا ئامادەسازیکردنی جەوێک بۆ تونوتیژی و جەوێک بۆ تەکفیرکردن ئەمانە هەموو ئامادەسازیە کە ئێمە قسەمان لەسەر ئازادی بیرڕا نووسینە ئێمە چۆن ئەتوانین بگەینەوەی کە باوەڕمان بە ئازادی بیرڕا نووسین هەبێ بەوەی کە نووسینێک بە نووسین وەڵام بدرێتەوە نەک بە دروستکردنی تەقریری تەلەڤیزیۆنی و کەمپینکردن لە مزگەوتەکانە کەسێک کە نەخوێنەوارە توی شحنیەکەی لە مزگەوتا بووی دژی بەرامبەر کەسێکی تر کە ڕەنگە لێکۆڵنەوەیەکی نووسی بێ ڕەنگە بیرڕای دەربڕی بێ ئەگەر لە بە لێکۆڵنەوەش تۆ حسەبینەکەی خۆ بیرڕایە ئەگە بیرڕانیە سوکایەتیە ئەوە یاسایەک لای کاتەوە مەبەسم لەوەیە چۆن حیزبێکی ئیسلامی پێت باش کەسە قسێکی کرێکسەر پەنا بۆ یاسابەری ئەیوە لە کەناڵەکانی تایبەت ڕۆژنامە لەم کەناڵا مەلایەک لەسەر مینبەرەکەی خۆی ئەوی کە لە ناوەندەکەی خۆی کاکەم شتەوانی ڕوونکردنەوە بدات قسەی خۆی بۆچیە کەسێکی نەخوێنەوارەیە باش بۆ ناچی لە یاسا تۆم ئینێکی بەرە ڕوو تۆمارکەی لە یاسا بە فڵان بەڵگە بە فڵان نووسین ئەم کەسە تاوانبارە بە ئێستێزاکردن بە سوکاتیکردن دیارە سوکایەتیش ئەبێ لە یاسا هەموو شتێکی ڕێشتێنێکی بۆ دانرابێ دروستکردنی جەوێکی واکە بۆ نەخوێنەوارێک کە ئێمە زانین کەسێکە چێتە مزگەوت بۆ ئەوە چێتە مزگەوت کە ئامۆژگاری وەرگە نەک بۆ بچێتە مزگەوت کەسێک شتێکی نووسیوە مامۆستا شەحنیکە بۆی کە هاتە دەرەوە ئەمە دەسازیکی تیاوی بۆ تونتیژی ئەمە لە چی دوورمانە خاتەوە لەوە نزیکمانە کاتەوە کە فکری دینی و ڕەوتە ئیسلامیەکان هێشتا نەگەیشتونەتە ئەوەی کە ینی وەکو ئینتیما و وەکو تێڕوانین باوەڕیان بە ئازادی بیرروڕا و ڕادەربڕین هەبێ ئەمە حەلەکەیە کە نووسین بەرامبەر بە نووسین بیرروڕا تۆش بە بەڵگە بیرڕاکەی ڕەت بەرەوە لە شوێنێ بەڵام دروستکردنی جەوێک لە تونوتیژی جەوێک لە تەکفیرکردن جەوێک لەوەی کە دوجار هەومان بچین بیر لەوە بکەینەوە کە بترسین لەوەی شتێک بنووسین ڕەنگە تۆش سبێنێ بگەیتە اعتقادێش بتەوێت شتێک بنووسی بەڵام بترسی لەوەی بینووسی ئەمە ئەوەی کە تۆ پێ وابێ ئەم ڕەوتانە باوەڕیان بەوە نییە کە ئازادی بیرڕا هەموو کەسێک مافی هەیە بیرڕای خۆی بە ئازاری دەربڕێ بەڵام ئەگە ترسا لەوەی دەری بڕێ لە ترسی کێ لە ترسی ڕۆتێکی دینی لە ترسی شەحنکردنەوەی خەڵک لەلایەن مەلایەکەوە لە مزگەوتێکەوە لە چی نەتوانێت بیرڕای دەکە نەیتوانی بیرڕای خۆی دەبڕێت کەواتێن بەرەو کوێ چین بەرەو دیکتاتۆریەتی اجتماعیە چین بەرەوە چین کە بترسین لەوەی بیرڕای خۆمان دەربڕین یا تەنان بەحسی عەلمیش بڵاو بکەینەوە من کە عەلی ئەو ڕوانگەی تۆم نییە بۆ ئەوەی کە خەڵکە چێتە ناو مزگەوت و خەڵکە نەخوێنەوار بێ خەڵک ئەمڕۆ دنیایە کە خەڵک هۆشیارە خەڵک پێشەوەی مەلاکە باسی ئەوەی بۆ دەرەوە قسەکەی کاک مەلا نەخوێنەوار الحەمدولیلا بەرەو بەرتەسک بوونەوە ئەڕوات من پێم وانییە خەڵکی ناو مزگەوت نەخوێنەوار بن خەڵکی ناوەشار بن مەلایە شەحنیان کەسێک هەیە نەخوێنەوارە کەسێک هەیە زۆر سادەیە ئەمە ئەوە زۆربەی خەڵکی ئەمڕۆ بڕۆ ناو مزگەوتەکان ئێمە باوەکو چاودێرۆک و ڕۆژنامە لە سەردانی مزگەوتەکان پێین زۆربەی ئەوانەی کەوا لە ناو مزگەوتەکانیان توێژی گەنجن هەمویان خوێندەوارن و هەمویان شتیان بیستەوە هەمویان چاوەڕێنەوە مەلایە ڕوونکردنەوەیەک کاک عەلی پرسیارەکە ئەمەیە لە کاتێکە دقێک بڵاو ئەبێتەوە بۆ نمونە نووسەر ڕۆژنامە نووس کەرەسەکانی بەدەستی خۆی بەکارهێنێ میدیایە بەکاریهێنێ ڕۆژنامەیە بەکاریهێنێ لاپەڕەکانی ئەنتەرنێتە بەکاریهێنێ بۆ پیاوی دینی بۆ مەلا کەرەسەی بەدەستی خۆی کە مینبەری مزگەوتە بەکاری نهێنێ ئەمە کێشەکەی خۆ من جارێک تریش لە دانیشتێکە ئەمەمان باس کرد مزگەوت شوێنێکی گشتیە
ئەبێ طبعا یەکێتی زانایان بگاتە ئەوەی و هەروها وەزارەتی ئەوقاف بگاتە ئەوەی کەچی لە مزگەوت ژمورکی گشتیە بەڵێ شوێنێکی گشتیە ناکرێت مەلا بە اعتقادی خۆی و بەپێی ڕوتێکی دیاریکراوی دینی و بەپێی مەزهبێکی دیاریکراو هەموو شتەکانی خۆی ئسقاتکە بەسەر خەڵکیە ئەکرێ ئەم مەلایە کاتێ بیرڕایەکی جیاوازی هەیە لەسەر نووسینێک ئەویش بە نووسین لە سەحافاش بڵاکات وەکو مافێکی مەلا وەکو نووسەرێکی تر بەڵام ناکرێت تۆ بیرڕای خۆ لەسەر نووسەر نیە دەکەواتە بۆ خەڵکە سادەیەکە نووسین مەرج نییە کە کابرا ماجستێری هەیە دکتۆرای هەیە ناتوانێت مەقالەیە بنووسێ خۆ بەحسی ماستەر ئەوە بە پێش لە نووسینێ بگەڕێ ئەبێ بە نووسین بە نووسین وەڵام بێتەوە ناکرێت وەکو نووسین بۆ خەڵکی گشتیە ئەبێ لە ئاستی خەڵکی گشتیە قسە بکەین ناکرێت لەسەر ئەکادمی دابەزێنی بۆ خەڵکی وەزیفەی باسی چی بکە کە باسی ئەوە نەکە باسی دینی ئەکرێت لە دەرەوە ئەم لە مزگەوتان نەڵێکاکەوانە باسی سیاسەتەکری ئەم لێرە باسی سیاست نەکە باسی کۆمەڵایەتیەکری ئەم نەقێرەوە پێشەلکردنی مافیش نەنابێ باسکردنووسین و نووسین یعنی ناکرێن مەلایەک لە مزگەوتە بەرامبەر بە نووسین ئەمە ناوی کاک بەختیارمان برد کاک بەختیار لە منبەرێک ئاویش وەکو مەلایە قسەی کردووە کەی نووسینی نووسیوە ئەو لێرە بە ئەو برادرانش کە کەمپینەکەن ئەوانش سێ چوار کۆڕ بەسەرێکەوە بگرن لەسەر کۆڕەکەی کاک مەلا من نازانم لەوەتی فامم کردوێتەوە نووسری ئیسلامی باز لەوەیە کە وەڵامی ئەوانەیە داتەوە کە ئەڵێن ئیسلام بە زۆری شمشێر بڵاو بۆتەوە بەس ناچێتە هەر بە ئەوانیش بە چوار کۆڕ لەسەر کۆڕی کاک مەلا لەسەر ئەوەیە کە بەرامبەر بە نووسینێک بەرامبەر بە بیرڕایەک ئیسلامی سیاسی چ لە ڕێگەی خۆیەوە چ لە ڕێگەی مەلاکان ئیسلامی سیاسینە ڕای گشتی مسلمانان دژی ئەو جۆرە بارمەتی بە پرسیارەکەم تاوکەم ئیسلامی سیاسی وەکو دەستگاکانی ڕاگەاندنی خۆی قۆمەی ئیسلامی سیاسیە تەلەڤیزیۆنەکانی ڕۆژنامەکانی ئەو ژمارە مەلایی کەسەر بە ئیسلامی سیاسیە کار لەسەر ڕوژاندنی عاتیفەی خەڵکی ئیماندارەکەن لە ناو مزگەوتەکاندا بەرامبەر بەو جۆرە نووسینانە لە کاتێکە وەڵامدانەوەی ئەم جۆرە نووسینانە لە ناو کۆمەڵگایەکی تەندروستە ئەگەر سوکاتی کردبێ نووسەر دەبێت سزای خۆی وەرگێ لە ڕێکەی زەوابەتی قانونیەوە ئەگەر بیرڕایە مافی وەڵامدانەوە بۆ هەموو لایەک پارێزراوە لە ڕێی ڕۆژنامە و گۆڤار و ئەگەر بەرنامەی تەلەڤیزیۆنیشیش کێشێک نیە قسەکە لەسەر چییە وەڵامەکەت ینی بۆ ڕێگەمەدەنیەکان ناگرنە بەر بەش لە ڕێی شەحنکردنەوە ینی مەفروز نییە ناشەحنکردن یەکاکە ڕوونکردنەوەی قسەکردنە لە ڕێگەی هوەرێک لە هوەرەکانی ڕاگەیاندنەوە کە منبەر وتاردانە وتار هوەرە نووسینی تۆ هوەرە کاکە ئەوی کەمی تۆ بۆ ئەم مافە لە مەلایە کەسێنیتەوە کە لە پێگەی خۆی و لە شوێنی خۆیەوە بڵێ کاک مەلا بەختیار ڕاست ناویشی نەبناوی کەسیشان نەبردو تا ئێستا تەنها ئەو حاڵەتێکی هێن نەبێ ینی ئەویش ڕوونکردنەوە دراوە کە ئەمە وانە ئەمە ئیسلام بەم شێوەیە بڵاو نەبووەوە ئەوە تا ئێمە ئەوەمان هەیە نازانم ئەوەنە مەسیحی لە وڵاتی عەرەبیا هەیە ئەوەنە یەزیدی و کاکەی و چی لە وڵاتی ئیسلامیا هەیە ئەوەنە ساڵە نازانم کاکە هزار ساڵە ئیسلام دەسەڵاتی هەیە لە ناوچەی عەرەبیا بۆ ئەم مەسیحیانە بە زۆر نەکرا بە مسلمان ئەم هەموو خەڵکی لە ئەوروپا مسلمانە بن چ شەڕێک ناو خۆیەکەیە لە ئەوروپا چ شمشێرە بەسەریانویە ئەبێ ئەمە بینین ڕۆژانە سەدان و دەیان و با نەڵێن سەدان و هەزاران بڵێن دەیان کاکە خەڵک مسلمانە بن هەر لە سەردەستی بانخوازێکی ئیسلامی کە ڕۆژانە گرتە ڤیدیۆی ڕۆژانە خەڵک مسلمانە بێ ئایا ئەمە شمشێریان بەسەر ملۆیە بە زۆر واتە مەسەلەی شمشێر بەرامبەر بە دەسەڵاتە دیکتاتۆر و خۆسەپێنەکان بەکار هاتووە کە خەڵکیان کردو بە کۆیلە ئێمە لێرە باس لە چۆن قسە لەسەرەوەکەین کە ئەم حیزبی مەدەنی ڕوتی ئاینی چۆن بگەنەوەی ڕوتێکی مەدەنی بن ئێمە قسەمان لەسەرەوە کردوانە مناقەشی ئەوە ناکەین شمشێر هاتووە شمشێر نەهاتووە چۆن بووە بەس مەبەستم لەوەیە کۆڕێک بە کۆڕ وەڵام بدرێتەوە چوار کۆڕ بگرن سەر کۆڕەکە بەڵام شەحنکردنی ئەدای وەزیفەی خۆی باسکردنی وتارێک باسکردنی کۆڕێک بەردەوام لە مزگەوتە بۆ نمونە بۆ کەسی گشتی کە ئەو کەسە هاتووە بۆ شتێ بۆ فەریزەیەک بۆ گوێگرتن لە کۆمەڵی ئامۆژگاری نەهاتوو بۆی تۆ شەحنێکی ئەو ڕێگەی کە من ئەڵێم ئیشم لەسەر ئەوە کرد کە ئەمە ڕێگەیەکی نامەدەنیانێ ئەکرێ بە ڕێگەی مەدەنیتر قەناعەت بەرپرسیارە لەمە کێ بەرپرسیار لەمە هەر کەس بەرپرسیارە ئەجندایەکی سیاسی بەرپرسیارە کە لە تەوقیتی نامناسیبە ئێمە سەیریکەین ئەو حەملانەی کە ئەسا ئەمەی کە لەسەر و برادەرە کراوە کەمپین و چی ئەوانە تەوقیتەکەی لە کاتێک کە پرسیاری لەسەر بۆ حیزبی دینی کەواتە ئێستا لایەنێکی سیاسی یا دەسەڵاتی سیاسی لە وڵاتە ئەو تۆمەتبارە بەوەی کەوە
ئەم شەڕە و چەلەحانیە لە نێوان مەلا و خەڵکی ترا لە نێوان ڕۆشنبیر و مەلا لە نێوان ئیسلامی و ئەلمانیا لە ئەمە خەریکردنی کۆمەڵگایە چارەسەر ئەوەیە کە بیر و ڕایەک بە بیر و ڕای جواب بدرێتەوە هەروە کرا نووسینێک بە نووسین کۆڕێک بە کۆڕ نەک شەحنکردنی ئیستیزاکە باشەیان وتاری مەلاکە لە مزگەوتێکا بە ئەدەب و حیا و حرمەتەوە ئەڵێوانە من وازانم ئەوە جۆرێکە وتاری مەلا ئەبێ زۆر تهدید کرێکی تیزانیان وەزارەتی ئەوقاف بگەنە ئەوەی کە وتار ئەبێ نابێت لە وتارە ڕەتی نووسەرێک بدرێتەوە نابێت لە وتارە باز لە بیر و ڕای کەسێ بکرێ ئەکرێ ئەو بیر و ڕای کەسێکەوە بیر و ڕاحسێ بکرێ و بە بەڵگە باز بکرێ لە کۆڕێکدا لە نووسینێکدا ناکرێ ئەمە لە ڕێی نووسەرە ئیسلامیەکەی شتی نووسیوە هەمانە و تۆمەتەی بۆ مەلاکە لە شەحن لێرەشە بە نووسەر ئیسلامیەکە وتراوە ئەوە ڕخنەی قبوڵنیە ئەوە داخراوە ئەوە ئەنو ئەتۆمەت بەسەرکراوە ئەمە جیایە کەسێک بە نووسین وەڵام بدرێتەوە کەسێکی تری وەڵامی نووسینەکە جیای لەوەی ئێمە دەواازەکان هەموو ڕووەکە داخراوە مەگە سەحافتان نییە مەگە تەلەڤیزیۆن کەناڵێک هەیە 100 کەناڵی ئیسلامی ئەلمانی هەیە مستەمر خەڵک شەحنەکە دژی ئیسلام و دژی ئیسلامی گرنگەوەیە تو ئازادی و هەیە ئێمە جەریدەمان هەیە هەفتانە مستەمر شت دژی ئیسلامە نووسێت تا ئێستا کەس مەلایەک لە مزگەوتێکا ناوی نەبردو ڕەتی بەرەوە ڕەتی ڕەت نەدراوەتەوە تاوا بوو کۆمنتێک قسەیەکی دو قسەتە بێ بتوێ بێ من طبعا قسەیەکم هەبوو ویستم نەتێشتاویکەم ئەو بەرنامەی ئەو برایە ئەو تەنها ملاحەزەیە کە هەمبێ لەسەر بوێریەکە چکە ئەمە خۆی بۆ خۆی ئاکاگ ئامەد ئەوە بەرنامەکە ناوی بوێری نەبووە چکە حاڵەتێکی نائاسایی دروست بوێری لەوانەیە خەڵکێک بپرسی ئەگەر بوێری هەیە باشە با ناوی بوێرانە ناوی ئەو کەسانە ببرێت کە خودی ئەم کەناڵی سووتان ناوی ئەو لایەنە ببرێ لەبەرەوە بوێری تەنها بەرامبەر بە دین بەکار نهێنرێ ئەلەمەیانە ئەم بەرنامەیەکی زۆر ئاسایە بەس هەوڵ بدرێ من وتم ئوسلوب و هەندێک جار میکانیزمەکان بە هەڵەمانە ئابن ئەم بەرنامەیە ناوی بوێری نەبووە لەوانەیە خەڵکی نەوروژاندایە جەم بەرنامەیەکی زۆر ئاساییە و من زۆر ئەمە دەواازەیە کە بۆ ئیسلامی کراوەتەوە بێ لێرە وەڵامی ئەو کەسانە باتێ من هەرچی دەواازەیە داخراوە ئەم دەواازە کراوەتەوە لە نالیا کاگامەت کردیوتیەوە من تێبینیم هەیە لەسەر ئەوانەی کەوا ڕخنیان لە بەرنامە زۆر من نازانم دەواازە داخرابێ هەموو ئیسلامیەکان تەلەڤیزیۆن و رادیۆ جرایدیان هەیە ڕەنگە مقارنە ئەمە بەس دو قسەمەوەی منوازانم ئیسلامیەکان و ڕوتی ئیسلامی کاکامیل وە هەموو نووسەرانیش لێم تێبگەن ئەوەیە کە بگەنە ئەوەی کە میساقێک مۆرکەن ئێمە باوەڕمان بە ئازادی سیاسی هەیە بەم جۆرە و باوەڕمان بە ئازادنی مەدەنی هەیە بۆ خۆیان و بۆ ڕێی عام کاکە ئەوانە ڕێی عام نیە ئەوانەی کەگویان مۆرکەن لەژێر پرسیارە خۆیان ئازادیان پێشێل کرد بەرامبەر بۆ من مۆریکەن میساقێک مۆرکەن بۆی من دوایی لە قسەکردنە بڵێم کاکە تۆ ئەو میساقە و تێپەڕان کە ئەڵێ باوەڕ بە ئازادی بیر و ڕاو نووسین و بیر و باوەڕ هەیە باوەڕ بە ئازادی اعتقاد هەیە عنی بێن میساقی ئیسلامی و میساقە مۆرکە ئەیڕۆتی ئەلمانی بۆ هەورینەکە کاکە ئەلمانیەت لە عالەمی عەرەبیان متهمە بە دیکتاتۆریەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ بەڵێبینەرانی بەڕاست خۆشەویستانەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە ئیسلامی سیاسی و پەیوەندی بە ئازادی و دموکراسی و بە میوانداری هەر یەک ڕەبەڕێزان علی مستەفا نووسەر و کامیل محمود نووسەر ئومێدەوارم بەرنامەکە جێگی سوود بێت و سەرنجی ئەوەی ڕاکێشا بێت سوپاس بۆ ئامادەبوونتان کاک علی کاکەمی سوپاس بۆ ئامادەبوون